Monsieur le maire, messieurs les ministres, mesdames et messieurs les parlementaires. جیرالد دارمانان وەزیری ناوخۆی فەڕەنسا وای دەبینێت ئیسلامی سوننە کە ئەو زاراوەی تیرۆریشی دەداتە پاڵ گەورەترین هەڕەشەیە لەسەر وڵاتەکەی و ئەوروپا. داوای بەهێزکردنی هاریکاری کرد لەگەڵ ئەمریکادا بە تایبەتی پێش لە میوانداری ئۆلۆمپیادی 2024 هاوینەی پاریس. ڕۆژی هەینی لە کاتی سەردانی نیویۆرکدا دارمانان بە ئاژانسی هەواڵی فەڕەنسای ڕاگەیاند هاتوین بۆ ئەوەی سەبارەت بە فەڕەنسا و ئەوروپا بیریان بخەینەوە. مەترسی یەکەم تیرۆری ئیسلامی سوننەیە، بۆیە هاوکاری قەڵاچۆکردنی تیرۆر لە نێوان دەستگاکانی هەواڵگریدا زۆر پێویستە. لە درێژەی وتەکانیدا دارمانان ئاماژەی بەوەدا کە ئەمریکیەکان گۆشەنیگایەکی نیشتیمانیان بۆ قەیرانەکان هەیە، وەکو باڵادەستی ڕەگەزی سپی و تەقەکردنی بە کۆمەڵ و پیلانگێڕی، بەڵام نابێت ئەوەشیان لەبیر بچێت کە ئێمە دەیبینین لە ئەوروپادا کە وەکو هەڕەشەی یەکەمە لێمان واتە تیرۆری ئیسلامی سوننە. وەزیری ناوخۆی فەڕەنسا لە ماوەی 2 ڕۆژی سەردانەکەیدا کە چووە بارەگای نەتەوە یەکگرتووەکان و نیویۆرک و واشنتۆن ئامانجی سەرەکی بەهێزکردنی هاوکاری نێوان پۆلیس و دەستگای دادوەری فەڕەنسا و ئەمریکا بوو بۆ قەڵاچۆکردنی تیرۆر و تاوانە گەورەکان. ناوبراو لەگەڵ بەرپرسانی ئەمریکادا کۆبووەوە سەردانی بارەگای مەشقی ئەندامانی نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI کرد. لە نیویۆرکیش لەگەڵ بەرپرسی پۆلیس کیشاند سیویلدا ڕێگاکانی پاراستنی ئاسایش و سەقامگیری و ڕووداوە گەورەکانی تاوتوێ کرد. وەکو پێشبینی دەکرێت فەڕەنسا لە نێوان 26 تەمووز تا 11 ئابی 2024 میوانداری خولی هاوینەی ئۆلۆمپیاد دەکات. هەروەها مۆندیالی یاری ڕەکبی لە ئەیلول و تشرینی یەکەمی ئەم ساڵدا بەڕێوە دەبات. دارمانان ئاماژەی بە زیندووبوونەوەی مەترسی کرد کە ئەو بە تیرۆری ئیسلامی ناوی برد کە گوایە فەڕەنسا و دراوسێ ئەوروپیەکانی کردووەتە ئامانج بەبێ ئەوەی هیچ زانیاریەک لەو بارەوە پێشکەش بکات. وەزیرە فەڕەنسیەکانی گەرانی خۆی لە پاشەکشەی ئەمریکا لە ئەفغانستان و پاشەکشەی فەڕەنسا لە ناوچەی کەناری ئەفریقا دەربڕی بە وتەی ئەو دوای ئەوە شانەکانی داعش ڕێک خراونەتەوە. ئەو بابەتە هەڕەشەیە لەو ڕووداوە وەرزشیانەی بڕیارە فەڕەنسا بەڕێوەیان ببات. لە دوای پەرسەندنی شەپۆلی ڕەگەزپەرستی لە ئەوروپا و بەهێزبوونی لە فەڕەنسادا جیاوازیەکانی نێوان ڕەگەزپەرستان و ئەوانەی پێیان دەوترێت چەپ و لیبراڵ زۆر بەرتەسک بوونەتەوە. بۆیە یەکێک لە سیماکانی حکومەتەکەی ئیمانوێل ماکرۆن کە دژایەتی ملیۆنان موسڵمانی فەڕەنسی دەکات و مزگەوت و دامەزراوەکانیان دادەخات، جیرال دارمانان وەزیری ناوخۆی ئەو وڵاتەیە کە لە هەموو بۆنەیەک سوود وەردەگرێت بۆ دژایەتی ئیسلام و موسڵمانان و هەموو چالاکیەکیان دەبەستێتەوە بە تیرۆرەوە و کۆمەڵگەی عەلمانی و میدیا لە دژیان هان دەدات.